بەرەی تورکمانی لە پەرلەمانی عێراق و بە هەماهەنگی لەگەڵ فراکسیۆنە شیعەکان بەرنامەی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان بۆ سەرۆکاتی پەرلەمان بەرز کردەوە. سەبارەت بەم هەنگاوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ناڕەزایی خۆی دەربڕی و ئەم کاریان بەنا دەستوری لە قەڵەمدا. سەبارەت بە ئیقالەکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو داوایی کە 4 پەرلەمانتاری کەرکووک 2 تورکمان و 2 عەرەبەکە و بە ئیمزای کۆمەڵی پەرلەمانتاری فراکسیۆنەکانی تر پێشکەشیان کردووە داوایەکی نایاساییە چونکە پەرلەمانتار ناتوانێت مەجلیسی محافەزە ئەنجومەنی هیچ پارێزگای ئیقالە بکە بە پێی یاسا ئەوە ڕێوشێنی خۆی هەیە هەرنا دەبێ یەک لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن داوای حەل یا هەڵوەشانەوەی ئەنجومەنەکەیان بکەن. بۆیە ئێمە ئەو قەرارەمان ڕەفز کردەوە. لە چوارچوەی ئەم بڕیارە کە نزیکەی 100 پەرلەمانتار دەنجام بۆدا و فراکسیۆنە کوردستانیەکان ئەم بڕیارەیان بە نایاسایی وەسف کرد. جێگیری دووەمی پەرلەمانی عێراق لە میدیا کوردیەکان پەیامێکی سەبارەت بەم بابەتە ڕاگەیاند. داواکاریێک بوو کە پێشکەش کرابوو بۆ حەلی مەجلیسی محافەزەی کەرکووک. دوێنێ توانیمان کە قەنەعەت بە لایەنەکان بکەین کە داخلی جەدوەلی ئەعمال نەکرێ. ئەمڕۆ جارێکی تر ئەم تەڵەبە هێنرابەوە بۆی حەلی مەجلیسی محافەزەی کەرکووک بکرێ. ئێمە داواکاریەکەمان لەسەر ئەو بنەمایە بوو کە بێژگە لە جانبی قانونی داواکاریەکەمان لەسەر ئەو بنەما سیاسیە بوو کە هەرچی هەوڵە بیخێنە گەڕ بۆ ئەوەی کە لەوە زیاتر هەنگاوی تەسعیدی یان ئەوەی کە زیاتر بارودۆخەکە ئاڵۆزەکە لە بینی بەغداد و هەرێمی کوردستانە ئەم بابەتانە کەم کرێتەوە دوور بخرێنەوە. بەهۆی پەرتەوازایی ناوماڵی کوردی و هەوڵەکانی فراکسیۆنە شیعەکان و تورکمانەکان بەرامبەر بە کەرکووک بەردەوامن. بۆیە وەک دەوترێ دەبێت کورد ئەمڕۆ یەک ڕێزی خۆی بەرامبەر بەگشت پیلانەکان دەرببڕێ بۆ ئەوەی دەستکەوتەکانی تر لەدەست نەدەن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.